بۆچی هەندێک لە مرۆڤەکان چەپلەرن؟ بەپێی دوایین ئامارە جیهانیەکان نزیکەی لە 10% دانیشتوانی سەرزەوی چەپلەرن. مانای وایە توانای بەکارهێنانی دەستی چەپیان زیاترە وەک لە دەستی ڕاست بۆ کار و چالاکی ڕۆژانە وەک نووسین و نان خواردن. چەپلەرەکان تووشی دوو گرفتی سەرەکی دەبنەوە، ئەوانیش لە بەشێکی زۆری کلتور و ئاینە جیاوازەکاندا بەکارهێنانی دەستی چەپ بەباش نازانرێت. هەروەها زۆربەی زۆری ئامێرەکان کە بۆ ئیشی ڕۆژانە بەکاردێن بۆ دەستی ڕاست دروستکراون، وەکو مقەست. پرسیارەکە ئەوەیە بۆچی مرۆڤی چەپلەر هەیە؟ تا ئێستا وەڵامێکی زانستی و تەواو نەدۆزراوەتەوە بۆ ئەم پرسیارە، بەڵام چەند تیۆریەک هەن کە هەوڵیان داوە ڕوونکردنەوەیەک بدەن لەو بارەیەوە. بەهێزترین تیۆری ئەوەیە کە هۆکاری بۆ ماوەیی هەیە لە پشت چەپلەریەوە، چونکە لێکۆڵینەوەکان ئەوەیان دەرخستووە کە چەپلەر لە ئەندامانی ئەو خێزانەدا زۆرترن کە چەپلەر لە باوانیاندا هەبووە، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە چەپلەری لەو خێزانانەدا نییە کە چەپلەریان تێدا نییە. تیۆریەکی دیکە ئەوەیە کە دەڵێت بۆ خۆگونجاندن مرۆڤ بۆ بەرەنگاربوونەوە بووە بە چەپلەر، چونکە توانای بەرەنگاربوونەوەی چەپلەر لە بەرامبەر ڕاستەکاندا زیاترە. چەندین زانا تیۆری خۆیان لەم بارەیەوە خستۆتە ڕوو، بەڵام تا ئێستا هیچ بەڵگەیەکی زانستی لە بەردەستدا نییە کە بیسەلمێنێت کە هۆکاری سەرەکی چەپلەری چییە. بۆچی ئێمە نابینە چەپلەر؟ چونکە زۆری ئەو ئامێرانەی ڕۆژانە بەکاردێن بۆ دەستی ڕاست بەرهەمهێنراون و بۆیە بوون بە چەپلەر ئەگەری کەمترە. زانستی پزیشکی ئەوەی سەلماندووە کە چەپلەر بوون هەڵبژاردننی دەستی خۆمان نییە و دەتوانرێت تێبینی بکرێت لەو کاتەی کۆرپەر لەسکی دایکیدایە کە چەپەیە یان ڕاستە. دەتوانرێت بەڕاهێنان توانای بەکارهێنانی دەستی ڕاست پەرە پێ بدرێت لە کەسانی چەپلەردا، بەڵام حەزیان بۆ بەکارهێنانی دەستی چەپ زیاترە. ئایا ئەزانیت 13/8 بە ڕۆژی جیهانی چەپلەران دیاری کراوە و هەندێک کەس پێیان وایە کە مێشکی کەسانی چەپلەر جیاوازترە لە کەسانی ڕاستە و زیرەکترن، بەڵام لێکۆڵینەوە زانستیەکان دەریان خستووە کە جیاوازیەکی ئەوتۆ نییە لە نێوانیاندا. سمارت وەرچەرخانە.